لێرە لە قەزای سەی سادت دیمەنێک دەبینێت لە دڵسۆزی گەنجان و بێباکی لایەنە پەیوەندیدارەکان. سەرچاوی حەسار کە دەکرێت یەکێک بێت لە جوانترین شوێنە گەشتیار و سروشتەکانی ناوچەکە لە بری ئەوەی ئاوڕی لێ بدرێتەوە بۆ قوربانی پشتگوێ خستن. بەڵام گەنجانی ئەم شارە چیتر چاوەڕوانی بەڵێنی بێکردداری حکوومەت نەبوون، تۆڵیان لێ هەڵماڵی تا خۆبەخشانە سیمایەکی جوانتر بەم سەرچاوەیە ببەخشن. بەنزیگەی 25 ڕۆژە لێرە ئەم گەنجە خۆبەخشانە و بە هەموو لایەکمانەوە خەریکین. ئاماژمانەوەیە شارەکەمان شوێنێکی گەشتیاری جوانی هەبێ و خەڵکی شارەکەی خۆمان و خەڵکی دەرەوە بێ سەردانی بکەن. بە خۆبەخشی و بە گەنجانی دەرەوەی وڵات و خەڵکی ناوی شاری سەیسایەق ئەتوانم بڵێم ئاواکەی بینی تەواو کراوە. دەست خۆشکەریان لێکردینەوەڵەنا ڕێگریان لێ نەکردوین تیانە دەستان خۆش بێ. ئەمڕۆ ڕاستە حکوومەت لەوە چێکەم و کورتی هەبێ قەیرانی داراییە دەست خۆشکەریان لێکردوین، بەڵام بەلایانی مادی ڕاستی هاوکاریان نەکردوین. تەنانەت تیاشیانایە بەخوای گەورە بە عادیلە و هینی خۆی هاتووە شۆفڵ ئەڵێن با گازەکە و بە تێکی قوبولی ناک. ئێمە چەند گەنجێکین لێرانە بە یەک و خۆبەخشانە دەستمان گرۆ بەم کارە و سەرتا کاکبێرون دەستی گرۆ بەم کارە و ئێمە ژۆک و یارمەتیدەر کۆبینەتەوە و بە ئەرک و مادووبوونی ئەم خەڵکە و پارەی ئەم خەڵکە و هەمیمان کۆ کردوەوە و دەستمان گرۆ بە ئیش لێرانە. ئەم وەسانە و خەڵکانەی تۆی بینی لێرانە هەر هەمی بە خۆبەخشانە لێرانە ئیشەکەن. لایەنی پەیوەندیدار بۆ هاوکاری ئێمە تەنات کاکۆچەر بۆ ئەویش 4 گەڵا بە خۆڵە ڕەشە و 4 گەڵا بە لەمی بۆ ئێمە ناردووە. وەکو هاوکاری تریش داوای کارەبامان کردووە 5 قاعدەی بلاجیکتۆر دانراوە تا ئیسەنەکی یەڤڵی تێکراوە نە عەمودەکانیشی بەسراوە. ئێمە بیارتۆن و هەموو شتێکمان تەواو کرد. سەرۆکی شارەوانی سەی سادت دەڵێت حکوومەت تا ئێستا هیچ بڕەپارەیەکی بۆ خەرج نەکردوون بۆ سەرچاوەی حەسار، بەڵام لە هەوڵدان بۆ دابینکردنی بودجەیەکی تایبەت بۆ جوانترکردنی سەرچاوەکە. چەندین پرۆژەمان تەقدیم کردووە بۆ جوانکردنی شار لە ناویندا سەرچاوی ئاوی حەسارە کە ئەو پرۆژەیە ئێمە بە بڕی 120 میلیۆن دینار دەرخستەمان بۆ کردووە. بۆ خۆتان زانین سە خۆبەخشانی شار وەک هەمیشە لە خەمی شارابوون بەشدارن لە جوانکردنی سەرچاوی ئاوی حەسار. ئێمەش بە بەردەوامی کاری تیاکەین لە نزیکترین کاتدا بەشێکمان جیا کردوەوە ناومانەوە بەشی خێزانی بە زووترین کات دەسەکەین بە جێبەجێکردنی. ئێمە هیچ بودجە و پارەیەک تەرخان نەکراوە بۆی کە تایبەت بە شوێنە گەشتیاریەکان، بەڵام ئەوەی کە هەیە تەنها سەرچاوی ئاوی حەسارە کە بودجەیەکمان بۆ تەخمین کردووە بە بڕی 120 میلیۆن دینار. تا ئێستا چاوەڕێەوەی خەرجوکاوت لە تەواوی کوردستان خەرجەکان ڕاگیراوە، چاوەڕێەوەی خەرجەکان بکرێتەوە، بەڵام ئێمە هەر بەردەوام بین لە نۆژەنکردنەوە و ڕێخستنەوەی سەرچاوی ئاوی حەسار. ئێمە سوپاسی و خۆبەخشانەیەکەین وەکو وتمانیان ئەو کەسانی کە هاوکار بوون لەو پرۆژەیە. بۆ خۆتان نەزانن سەیسایەق پێویستی بە دەستی هەمومان هەیە بۆی بتوانین ئەم شارە ئاستێک ببێنە ئاستێکی پێشتر. گەنجانی سەی سادت سەلماندیان کە خاوەنی شارەکەیانن، بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئەم دڵسۆزیە گەنجان دەبێتە پاڵنەرێک بۆ ئەوەی لایەنە بربرسەکان بە خۆیان دابچنەوە و هەرکی ڕاستەقینەی خۆیان لە بەرامبەر ئەم قەزایە جێبەجێ بکەن، یان هێشتا بارگرانی خزمەتگوزاریەکان لەسەر شانی هاوڵاتیان هەر دەمێنێتەوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.